ئەو ساڵی کە گرانی بوو خاصن خەڵکی مووسڵێش ئەو ظروفی اقتصادەکەی زۆر تەئسیری لێ کردبوو ئیش لێرە هەبوو الحەمدوللا بە حکمی ئەوەی مەسەلەن ئێمە مەسەلەن لەو حدودانە شت دەهات بەڵام ووست و کەرکووک و ئەوانە زۆر زانەوە لە بە فەقیری و قوربە سەریان ساک تەکسێک دەڵێ تەکسێکی بەرازیلی زۆر شەڕم هەبوو تی چار تایی لە عاردی دەخشی ئەوها لوز ببوو دیگوتمە خێزانم خێرت دەگاتێ لە بابت 4,000 دیناری قەرکە بەس چار تایی پێ دەکڕم ئەو وەختی تایە گران بوو وتی چوو لە بابم 4,000 دیناری هینا هەر کۆچی بی گوتی چوومە ناو تایە فرۆشان ئەو وەختی قسمەتی خوای گوتی تایەکە بە قسمەت نەبوو چوومەوە ماڵێ تی لەڕێ کە هاتمەوە ئافرەتێک دەستی لێم ڕاگرت یەکسەر گوتی هاتە پێشەوە دیکە هاتە پێشەوە گوتم خۆشکم بڕۆ پشتەوە ئەدەبە نابی ئافرەتێک بەتەنێبی بێتە پێشەوە بڕۆ پشتەوە گوتی نا حەزم لێ لە پێشەوە سوار بووم خۆشکم بڕۆ پشتەوە سوار بە گوتی دا من حەزم لێ ئیلا بێمە پێشەوە سوار بووم گوتم دا ئەگەر لە پێشەوە سوار دەبێ من ڕاناکەم تی باشە تی چوو لە پشتەوە سوار بوو گوتم چێوە دەچی وتی ئەوەی ئەتوو حەزت دەیە لۆ ئەوێن دەردەچم گوتم دا وەرە خوارێ ئەوەی ئەتوو لە دوو دەگەڕێ ئەمن هەونیم تی دەستی بە گریانی کرد گوتی والله بالله یەکەم کەسە ئەمە دەمەوێت خراپەی لەگە بکەم بابە لۆ خراپەی دەکەی تی والله هەفت هەشت منداڵم هەیە خوا ئەگەلێت هیچمان نییە زۆر دەستمان کورتە گەیشتمە ئەو قەنەعەتی بێم دەست فرۆشی بکەم بەس مار و منداری خۆم بەخێ بکەم گوتم گوتم والله ئەگەر ڕاست بکە یارمەتی دەدەم تی فعلا لەگەری چوم والله هیچ لە ماڵێ نەبوو مار و مندارەشی ڕوت و بێسەر و ڕەچات گوتی بابە ئەوە ئەتوو چ دەزانی بکەی گوتی خەیاتم گوتم وەرەوتی بردمە بازاری بای 2,000 دیناری ئازوقەم لۆ کڕی تی بای 2,000 دیناریش مەچینەکی دوورمانم لۆ کڕی گوتم مەردی خوای بە خەیاتی خۆت بکە و شەرەف و ناموسی خۆت بپارێزە خوا حافیز بەخێرچی وڵی نێ دەست نەزانم چییە نەناوم لێ پرسی نە ڕقم تەلەفۆن ڕاست بەجێ مێژڕۆیشتم گوتی هەموو ڕۆژش دەکەم دەگوت کاتایەکە گوتم وڵا کابرا گوتی لە بۆمان بێ خەبەرت دەدەمێت تی ڕۆژێک دەسمەوە مارە سار تایە نوێ ناو لەفی خۆی وا مارەی دانرایە کسی ئافرەت ئەوانە چێ گوتی وڵا نازانم یەک لە دەرکەیدا گوتی ئەوە تایەکەتان هاتی ئەوەش تایەکە و ئەوەش کارتی دوکانەکەی گوتی تەمەشام کرد لە ناو تایە فرۆشەکانە حازی فلان گوتی چوومە کاکە چیان حازێت و دووسێ کەس لە غورفەکەی دانیشت بوون تم چی حازی فلانە گوتی ئەمن هەوم گوتم کاکە ئەو تایانە چ بوو هیناتە ماری من گوتی قسەر هەستاوە دەستی گرتم ئەمنی بردە پشتەوەتی لە باوشەی کردم گریا گوتی تخوا تو پێم برێت تو چیە گوتم وەڵام ئەم سایق تەکسێکی غەریبم تیدە وەڵڵاهی پێغەمبەری خوام دی لە خەوی عەلەیهی سەڵام وسەلام ئەمری بە من کرد بڕۆ چار تایەی نوێ لە بۆ کابرای دەبەیت چار تایەی نوێ کوراکە یەک یارمەتی بدەم بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دڵخۆش دەبی و خوای گەورە ئازوو پاداشیتان داتەوە جا کەسێک کە دەبینی حاڵەتێکی خراپی لێ دەقەومێ یەکسەر لە سواری تەکسی دەبی مەردی خوا بن نەسحەتی کەن ئامۆژگاری بکەن وە بکە مەسەلەن ئەو شت و فکر و شتەی لە مێشتی خۆی فڕێدا بە یەک قسەی ئێوە احتیمالە هەتا خوا هیدایەتی دەدا و ئەجر و پاداشەکەش لە بۆ ئێوە دەبێتن